بەناوی خۆ بەشنەوە مێرەوان ستاوتان لێبێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە هەڵوەستەوە هاتمەوە خزمەت ئێوەیە زیز و خۆشەویست. ئەمڕۆ هەڵوەستە لەسەر دیاردەی کرێکاری بیانی دەکەین لە هەرێمی کوردستان. هەڵوەستە دەکەم و بزانم چێنەوانەی لە هەرێمی کوردستان کار دەکەن و ڕێژەی کرێکاری بیانی لە هەرێمی کوردستان چەندە. ئەوەی کە و شوێنەی من ئێستا لێ وەستاوم شوێنەکە لە ساڵی 1991ەوە شوێنی کرێکاری خۆمەڵی بووە و کوردەکانمان لێرە کاریان کردووە. بەڵام ئێستا لەسرم شەقامەی 100 مەتری هاوکات سووری و ئێرانی و بەشێکی زۆر لە کرێکارەکانی دەوروبەر و وڵاتانی دەوروبەر لێرە دەبینرێ کە کار دەکەن. بۆ ئەمڕۆ دەپرسم بزانین کرێکاری بیانی لێرە ڕێژەیان چەندە و تا چەند کاریگەریان بەسەر هەلی کار هەبووە بۆ کرێکاری خۆماڵی. ئەوە شبینە و بیسەرمان بن. یەکێک لە کەسەرێکەکانی دەوڵەت بریتە لە ڕەخساندنی دەرفەتی کارکردن بۆ هاونیشتیمانیانی تاوەکو ژیانێکی شکۆمەندانە بۆ هاونیشتیمانیان دەستەبەر بکات. بۆی بە گوێرەی مادەی 4 لە یاسای کاری ژمارە 37 ساڵی 2015 ئەرکە لەسەر دەوڵەت هەلی کارکردن بە شێوەیەکی یەکسان بۆ هەموو هاوڵاتیانی بڕەخسێنێ. پێم بڵێ ئیش و کار کووە ئیش هەیە نییە؟ ئیش زۆر کەمە زۆر کەمە زعیفە بالی. چیش دەکەن ئەمگۆ لێرە؟ لێرە ماتینە سەر مەیدانی بۆ ئیشێ کاسبی بۆ کاسبی هاتنە ئیش بکە بەس ئیشێ ناخوانی بی هەر تشتە کەبی مادەکی هەر ئیشە کەبی. ڕۆژانە تقریبان چەندت بەدەست دەکەوی لێرە؟ وەلاگە ڕۆژانە هەبی بە ڕۆژانە بە 30,000 30,000 بەێ ئەنگۆیش بە ڕۆژانە دەکەن بە قۆنترات دەکەن لێرە کو دەکەن؟ ما قسمەتە بە ڕۆژ هەیە ڕۆژ نییە ئیش بە سعاتیە بە سعاتی دەچن سعاتی بە چەندیش دەکەن؟ وەلا سعاتیەکە هەبی بە سعات 2 سعات ب 10,000 ئاوا 2 سعات بەێ 2 سعات لە سعات چەندەوە لێرەی؟ وەڵی سعات 6 ماڵ لێرە 6 تا چەند لێرە دەمینێەوە؟ حتانی ئێوەرە سعات 5 لێرەن. خەڵ چێن دەرێ بە خۆت لە چێن دەرێەوە؟ خەڵکی ڕزاییمە گۆشەڵا خەڵچێوێ بەێ ڕزاییمە. لەگەر خانەوە دەکەت های تێرە؟ ناخانەدەم لێرە نییە بەتاقی نهاتیتی؟ بەێ مانگی دەڕاستم دەچم مانگێک لێرە دەبی دوای دەگەڕێ بەێ و مانگەی کە لێرە دەگەڕێەوە سپارە چوار دەست دەکەوی ببێەوە لە هەمدا تەمای خۆدا 500,000 600,000 پارە بەدەستمانتی ئەگە ئیش هەبی لەوێ مەصرفی خانەوادەت دەکەی؟ بەێ بەێ لێرە توزی دکەم دشنی ما بۆ ماری. ئیش و کار کووە هەیە نییە چیش دەکەی لێرە بەخۆت؟ وڵای ئەو سارەی منە ئیش و کاریش نییە. ئیشی کرێ دەکەی؟ ئەرێ وڵا سبێنە دێنە تا نیۆران دەچینەوە مارێکەوەتەوە هەیز نییە؟ نا وەڵای بەشەر نادەمار دەشەیە ڕۆژ بە ڕۆژ ئیش زعیفتر دەبی؟ وەڵای خراترە ئەرێ وەڵای هەتا دەڕۆ خراتر دەبێتن. هەتوو لە ناو بازاڕێ و لە ناو ئیش و کاری کرێکاری بیانی ئەو کرێکارانەی کە فلیپینی و بەگلادیشی و ئێرانی و سووری کاتی نارێمی کوردستان کاریگەریان بەسەر ئیشە بووە؟ بەێ زۆر عملەکانی من ئێستایشی شان نمایە وەلو عملی من ئەوان ئیشێ دەکەن عملیان بەو پارە ئیش ناکەن بەس ئەوان ئیشێ دەکەن بە چاری بە پێنجی بە شەشی بارکۆژای بڕێکەوە لەوان ئیشکوان دەکەنەوە بەس ئیشیمان نێشتە تاسی لە ئیشین گۆش کردی؟ ئارێ وڵە تاسی ئەو مووسر ئێستا کە ئەوانی مووسکە یەکان دینە ئێروکانە ئیشیمان ڕاگرتیە ئەوە سمێنە دێن لێرکانە دێن باری لێرە بار دەکەن دەبوون و مووسێکە بە 50,000 ئێمانە ئالە بەخەل دەرنانی ئەوان لێ گاز هەرزان لێرە گاز بە ئافسەتە لێ بە 400 لەوان باشترە بەس لەمە هەری سفر دەبتەوە ئێمە ئیشمان نییە. ینی کێ لە مووسڵ دێ لە هەولێرە ئیش باری دەبا و دەستەوە مووسێکە بە 50,000 لۆ تو بۆندێ دەرناینی؟ لۆ من دەرنانی لێرە گاز بە ئافسەت ئەم ئەقەت 30 لتر گازی دەخوات بە ئافسەت دەکات چەند؟ ئەدی ڕوونە تایە مادی بوونە مەصرفی سیارەیە سۆنەرە معنان هیچ نامینێتەوە ئەو ئەمە دەبی هەیەدانشی چاوەڕێوان بکەین ئەگەر ئەوان بستنەوە ئەو زر کارێککلمە ئیشێ بکەن ئەگەر نایشمان نییە ئەمە چیش دەکەی؟ ئەمال هەموو ئیشک هەموو ئەش سەبا بلۆک تەفلیش هەموو دوش ڕۆژانە چەندت بەدەست دەکەوی لێرە؟ وەڵا جارە هەنا 10,000 20,000 جانە نینە چێن دەرێ بە شنگالی لە خانەوادە و عایلەت هەموو لێرە نا؟ ئالڤەر مامزاوە مەصرفیان دەردەچی لێرە؟ حەقی جارێ 100,000 مولت جارە ئاوێ وەتەنی دەردەچی بۆ دەرناکە بۆ ڕۆژانە چەندت دەبی لێرە؟
والله اسوق مثلا نهمو ياك بيسن سين جانا نينا اي روجا كنا روجا ڕۆژانە ساعت چەند دێرە ساعت جانا هفتن هشتن حتى ساعت 4 5 ايشان ما شغل نبنا زۆر لێرەنە خەڵکی شنگاڵی والله نزور لا عرب وزور عەرەب زۆر ئەو عەرەبانە تەسیریان کردیە لە ئیشی او هم مال الفقر هەمووی او کوردی لێ کوردی خۆمان هەولێرێ كردي كامل والله ايراني هن ئێرانیان هن ئەنێ کوردی هەولێرێ لێرە نیە نينا العوه دوله مندن ئەم لێرە چەندتان بەدەست دەکەی والله روجي 25 روجي 30 جانا هنا بيستي دهنينا نامو ياك نامو ڕۆژانە ساعت چەند دێنێرە تقریبا ساعت هاشتن بين هاف ناف هافتني وهاش يا ئەتو خەڵچێن دەرێ بە خۆت هەولێری ئەو خەڵکی لێرە ده صار ده بيليره معه دە سار دەبی لێرە ليره ماشاءالله هەر ئیشی کرێکاری بله ئەوەی زیاتر لێرە خەڵکی کوردی هەولێرە خۆمانەیان سوري ليا كردي عربي. سوري ليا عربي ليا شنقالي. ايراني ليا هموش شبتشي ليا بس زياتر اوانا هاتنا لو تشيش باش شري داعش رويان ليره كرديا اوانا لتساردو ليره نب سندیکای کرێکان ڕێکخراوەش مەدەنیە پێویستی بە هێزی پشتیوانی کرێکارانە هێزی پشتیوانی کرێکارانیش ئێمە کرێکاران ئەندامن لە ئێمە ئێستا لە لقی هەولێر ئێمە نزیکەی 14,000 ئەنداممان هەیە پشتیوانی سندیکاکەن بەڵام سروشتی ڕێکخراوی مەدەنی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەرێمی کوردستان لە عێراق و لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو باسم کرد ئەو توێژە کە نوێنەرایەتێکی هەیە وەکو ڕێکخراوی مەدەنی وەکو سندیکای کرێکاران بەو شێوەیە ئەماسێک نییە ینی پاڵپشتی ڕێکخراوەکەی خۆیان بن ینی نەکرد سندیکای کرێکان ڕێکخراوەکان دیکە ژوان کرێکاری بیانی بارگرانیەکی زۆریان لەسەر کرێکاری ناوخۆ دروست کردێەوە کرێکاری ناوخۆ دایمەن گلەیان هەیە لە حکوومەت لە لایانی ئێمەمانان سندیکای کرێکاران بەڕاستی کە کرێکاری بیانی لێرە کار دەکا هەم ئەو دراوەی ئێمە لە هەرێمی کوردستان دەبن لە بۆ وڵاتی خۆیان ئەوە کاریگەری نێرێنی هەیە لە بۆ وڵاتەکەی ئێمە لە بۆ هەرێمی کوردستان و زیاتر بارگرانی دەخاتە سەر ژیان و گوزەرانی کرێکارانی ناوخۆ لەبەرەوە ئێستا بڕیارێک هەیە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ دوای ئەو بڕیارە دەرچووە 175 کرێکاری ناوخۆی هەرێم لە شوێن پرۆژەکان لە شوێنەکانی کارکردن کرێکارانی ناوخۆ کار بکەن بەڵام هەتا ئێستا وەکو سندیکای کرێکاران وای دەبینین و پێویستە داواش دەکەین کە لێژنەیەک هەبێ ینی بە دوواداچوون بکرێ لەو شوێنانەیە کە کار تێدا دەکرێت ئایا ئامارێک بکرێ ئایا ئەو شوێنانە کە کار تێدا دەکرێت زیاتر کرێکاری بیانین ئایا چۆن پڕ دەکرێتەوە 175 کرێکاری ناوخۆ لەو شوێنانە کار بکەن بڕیارەکە بڕیارەکی زۆر باشە بەڵام شەردەوەیە جێبەجێ بکرێ پێویستی بە میکانیزمەکە بۆ جێبەجێ بکرێ لە شوێن کارەکان بە دوواداچوونی لەبەوە بکرێ پێویستی بە پێکێنانی لێژنەی هەماهنگ نوێنەری سندیکای کرێکاران نوێنەری لایەنی حکومی تێدابی بۆ ئەو شوێنانە کە کاری تێدا دەکرێت ئەولەویەت بدرێ بۆ کرێکارانی ناوخۆی هەرێم وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی لە هەرێمی کوردستان ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2007 تایبەت بە کارکردنی کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستان دەرکردووە. بە گوێرەی ڕێنماییەکە کرێکاری بیانی بریتیە لە هەر کەسێک هەڵگری ڕەگەزنامەی عێراقی نەبێت و وەکو کرێکارە ڕزووی کارکردنی هەبێت لە هەرێمی کوردستان لە کەرتی تایبەت. بۆیە بینین ژمارێکی زۆری کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستان بوونیان هەیە. ئەمە سەرڕای ئەوەی هەموو ئەو کرێکارانەی کە لە عێراق دێنە هەرێمی کوردستان کار دەکەن بە کرێکاری بیانی هەژمار ناکرێن. بەڵام لە ڕاستیدا ئەمانە کەمنین و ژمارێکی زۆری مامۆستا و ئەندازیار و کرێکارانی تریش لە هەرێمی کوردستان لە کەرتی تایبەت کار دەکەن و دەرفەتێکی زۆری کارکردنی گەنجانمان داگیر دەکەن. چونکە گەنجان و کرێکارانی هەرێمی کوردستان زۆر کەم دەتوانن بچن لە ناوچەکانی تری عێراق و دەرەوەی هەرێمی کوردستان کار بکەن.
صراحة نەکرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت هەروەکو جەنابتان شارەزان لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە زۆرینەی خەڵک وعیان نییە بۆ یاسانی کە وجودی هەیە یعنی بە ئاگان نین زۆربیان ناڵێن بە ئاگانی لەو ماف و ئەرکانی کە لەسەر شانیانە زۆرێک لە یاسامان هەیە ئێمە ئێستا لە هەرێمی کوردستانە بەرکارە ئەگەر بێت و کرێکاران سەندیکاکان بەهێزتر بێت ئەگەر بێت و بزانن ئەرک و مافەکانیان چییە باوەڕکە زۆر کێشە لە کۆڵمانە بێتەوە ئێمە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی بە هەموو شێوەیەک وەکو جەنابی وەزیر وەکو ستافەکەی وەکو سەرجەم ئەو فەرمانبەرانەی لە بەڕێوەبەراتەکانی کار و دەستەبەری کۆمەڵاتی سەحە و سەلامە ئیشەکان ئێمە بۆ پەڕیتوانامانەوە هاوکاریانەکەین و هەچ کێشەیشیانە بێ لە خزمەتیانە بە شێوشی مطلقمان نەڵێ سوودیان لێ نەبینیوە بەڵام ئێمە چەند یاسایەکمان هەیە لە هەرێمی کوردستانە لەگەڵ چەند ڕێنمایەکە یاسای ژمارە 39 ساڵی 1970 هەیە کە هەموار کراوەتەوە بە یاسای ژمارە 4 ساڵی 2012 یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵاتی بۆ کرێکاران ئەم یاسایە باسی خانەنشین بوون و دەستەبەریەکانەکە بۆ کرێکاران یاسای ژمارە 31 ساڵی 1970 یاسای کار لە یاسای کار و یاسای خانەنشینی دەستەبەری کۆمەڵاتی بۆ کرێکاران ئەم دوو یاسایە ڕاستە لە سەردەمێکی کۆندا دانراوە ئەو کاتە سیستەمی حکومڕانی لە وڵاتە سیستەمێکی توان بڵێن ئیشتراکی بووە بەڵام تا حدێک جێبەجێکردنی و هاوکاریکردنی کرێکاران و خاوەنکاران لەگەڵ ئێمەدا باوەڕکە زۆرێک لە مافەکانیان بەدەزێنن هەرچەنە منەمە ئاماژە بە شتێکی کەمەم ئێمە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی دوو یاسای تازەمان ئامادە کردووە دوو پرۆژە یاسایە حالیاً لە ئەنجومەنی وەزیرانە حالاکرێ بۆ پەرلەمانی کوردستان و ئینشاءالله تەشریعی پێکرێ ئەم دوو یاسایە یاسای کار لەگەڵ یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵاتی بۆ کرێکاران ئەگەر ئەم دوو یاسایە بچێتە بواری جێبەجێکردنەوە و حملەیەکی تەوعی باشی بۆ بکەین لەگەڵ پێوەرە نێودەوڵەتەکانە یعنی زیاتر مافی کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت ئەپارێزێ بەڵام ئێمە یەک شتمان هەیە ئێمە داواکارین لە کرێکاران لە کارمەندانی کەرتی تایبەت ئەوانەی لە قتاعی خاصە ئیشەکەن هەوڵ بدەن وعی ئەویان هەبێت جەراعەتی ئەویان هەبێت کاتێک کە مافەکانیان پێشێ لەکرێ ئێمە هێڵی 55,500 هەیە هەچ کێشەیەکیان هەبوو توان پەیوەندیمان پێ بکەن هەچ کێشەیەکیان هەبوو ئەتوانن سەردانی بەڕێوەبەراتەکانی کار و دەستەبەری کۆمەڵاتی بکەن لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستانە ئاگادارمان بکەنەوە هەچ خاوەنکارێک هەچ پێشەکاریشیان بەرامبەر بکە ئێمە ئەیاندەی مەحکەمە و مانگانە و ڕۆژانە ئێمە خاوەنکارمانی حالی مەحکەمە کردو و لە سەریش کەش و خاوەنکار لە ئیسفادی خۆیان تێگەرمی یاسا جێبەجێکە بۆ نمونە خوا نەخواسە ئەگەر حەدەسێک ڕوو بە ئیسابەیە پێکانیان یەکێ لە کارمەندەکانی تووشی کێشەیە بوون تووشی کێشەی کۆمەڵایەتیە بێت بەڵام لەو کاتەدا ئەگەر هات و زەمانی بۆدا بوو مافەکانی پارێزرا بوو گرێبەستی بۆ کرده بوو یعنی ئەرکەکانی بۆ جوانی دیاریکرا بوو 8 سەعات زیاتریشی پێ نەکردبوو لە ڕۆژێکا و لە هەفتەکەیە بۆ نمونە ڕۆژێک ئۆفی هەبێت و ئەو شتانی کە لە یاساکە باس کراوە ئەگەر بێت و ئەمانی کردبێت ئەیش ڕوبەڕووی یاسا نابێتەوە ڕوبەڕووی دادگاکان نابێت کەواتە یاسایەکە ئەتوانین بڵێن ئەرک و ئیلتیزامی هەردوو تەڕەفەکەی دیاری کردو کرێکاری بیانەی مادەیەکی زۆر وازە هەیە لە یاسای ژمارە 30 ساڵی 1970 کە یاسای کارە لە مادە 23 زۆر بە واضحی باسی کرێکاری بیانیەکە هیچ کرێکارێکی بیانی نابێ بێتە هەرێمی کوردستانەوە ئەگەر موافقەتی وەزارەتی ئێمەی نەبێت وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی نەبێت کە ئێمەش بە تعلیمات ساڵانە دیاریەکەین ئێمە وەکو استراتیژی و سیاسەتی وەزارەتی کار بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوەدا نین کە ڕێژەیەکی زۆری کرێکاری بیانی بێتە ئەم وڵاتەوە چونکە ئێمە گەنجەکان و لاوەکانی خۆمان بەلاوە گرنگترە ئەمانەیە هەری کار زیاتر بۆ ئەوان بڕەخسێنین بەڵام بیریشمان نەچێ عێراق یەکێکە لە ئەندامەکانی منەظەمەی عەمەلی دەولی منەظەمەی عەمەلی دەولی مەجموعەی ڕێکوتنامەی نێودەوڵەتی مەجموعەی تەوسیاتی هەیە و ئەمە ناکرێتەوە بە تەواوەتی مەنعی کرێکاری بیانەکە چونکە بۆ هەندێک خیبرە و کەفاء توانە هەیە لەواچێ لە وڵاتەکەی خۆتان نەبێت بتوانین لە وڵاتیشکە بێنی بەڵام بیرمان نەچێت زۆرێک لەو کرێکارانی لە هەرێمی کوردستانە کرێکاری با بڵێن خزمەتکاری ماڵانن یان ئەو بوارە ئیشکردنە زۆری ڕێژەکە ئەوەیە بەشی زۆری ڕێژەکە ئەوەیە کە ئەو ئیشکردنانەیە کە تۆزێک چۆن بڵێن خەڵک حەزەکە لە دەروی وڵات بێنێ کرێکاری بیانەی ئیشکردن لە ماڵەکانە یان لە هەندێک شوێنێکەیە بەڵام ئەو ڕێژەی کە کەمی ماوەتەوە ئەوانە ئەو کرێکارانە کە خاوەنی مەهارە و چۆن لێ عاملی ماهەری پێوترێ ئێمە لە ڕووی مستەڵحە ئەکادمیەکەەوە ئەوانە ڕێژەکان کەمتر لە چاوە ڕێژانی کە بڵێن لە ماڵانە ئیشەکان.
لە ئێستادا لە هەرێمی کوردستان چەندین کۆمپانیای بیانی و نێودەوڵەتی ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە بە مەبەستی بازرگانیکردن لە نێو هەرێمی کوردستان و لەو سامانە سروشتی کە هەرێمی کوردستان پێوە دەوڵەمەندە. بەڵام بەداخەوە سەرڕایبوونی ئەو هەموو کۆمپانیایە تاوەکو ئێستاکە گەنجانی کورد سوودمەند نەبوون لەو کۆمپانیانە ئەگەر چی خاوەن بڕوانەمەی بەرز و ئەکادیمین لە بوارە جیاوازەکاندا. لە هەرێمی کوردستان بەپێی ئاماری ساڵی 2021 ئەوەی دەست من کەوتووە لە هەولێر تەنها لە پارێزگای هەولێر 50,000 ئیقامە دراوەتە بیانیان ئەوانەی کە داوایان کردووە هەمووشیان ئیقامەی ئیشن ینی زۆر کەمی هەیە ئیقامەی تر بێ. لە سلێمانی بە تەخمین وەرمانگرتووە زیاتر لە 10,000 لە دهۆک 7,000 زیاترە بەمەش ڕێژەکە دەگاتە سەروی 7,000 ئیقامەی ئیش کە بە کرێکاری بیانی دراوە. ئێمە ساڵانە لە هەرێمی کوردستان دەرچووی دانەمەزراو یاخود دەتوانم بڵێم قوتابیانی زانکۆ پەیمانگاکان ئەوەی تەخەڕوز دەکات 50,000 قوتابیە ئەوەی کە تەخەڕوز دەکات. لە دوای 2014ەوە هەتاوەکو ئێستا دامەزراندن نییە کە ئێمە لە ساڵی 2022 داین تا ئێستا ئەو ڕێژەی من وەرم گرتووە 350,000 خوێندکار دەرچووە بێ ئەوەی دامەزراندن هەبێ. ئەو ڕێژێش وەرم گرتووە کە لە 2014 هەتاوەکو ئێستا یاخود دەتوانم بڵم هەتاوەکو ساڵی 2021 کۆتایی 2021 کە کرێکاری بیانی یاخود دەستی کاری بیانی هێنراوەتە هەرێمی کوردستان ئیقامەیان پێدراوە 400,000 بووە. بەما هەر 350,000 خوێندکارە دەرچووەکە کە هەلی کاری بۆ نەڕەخساوە و دانەمەزراوە ئەگەر ڕێ بگیرێ لەوەی کە کرێکاری بیانی بێت ئەوە هەر 350,000ەکە دەکەوێتە سەر ئیش 50,000ش دەمێنێتەوە. ئەو 50,000 حکوومەت ئەگەر پلانێکی وردی هەبێت دەکرێ بیهێڵێتەوە بۆ ئەو پسپۆڕیە وردەی کە باز دەکات دەڵێ ئێمە لەوانەیە بۆ پرۆژەکان پێویستمان بە خەڵکی دەرەوە بێت چکە پسپۆڕی وردمان نییە دەکرێ ئەوانەی کە یان بۆ گەشتیاری دێن یان لێرە ژیان دەگوزارێنن یاخود پسپۆڕی وردن ئەو 50,000 بۆ ئەوە بهێڵیەوە سەرجەم دەرچوانی دانەمەزراویش لەسەر کاردا بدەیت. کرێکاری بیانی هەموو جۆرە کارێک دەکەن هەموو مەشروعەکان مەشاریعەکان لە پرۆژەی وەبەرهێنان پرۆژەی خزمەتگوزاری هەمووی کرێکاری بیانیە. من بە دواداچوونێکی وردم کردووە دراساتێکی وردی کۆمپانیەکانم کردووە هەم لە بواری وەبەرهێنان هەم بواری خزمەتگوزاری سەرجەمیان دەتوانم بڵێم ئەوەی کە ئیشی پێدەکا کرێکاری بیانیە. کرێکار خەڵک بەوە تێدەگا کە کرێکاری خزمەتگوزاریە یاخود بۆ تێدەگاوی بلۆک هەڵدەگرێ ئەوەی کرێکاری دەکا نەخێر ئەندازیارە لێرە کار دەکا پزیشکە لێرە کار دەکا و دەرچووی هەر بەشێکە لێرە کار دەکات چونکە ئەو مەشاریعانەی کە بە دواداچوونم بۆ کردووە 30%شی خەڵکی دەستی کاری ناوخۆنیە دەستی کاری بیانیە بە پسپۆڕ بە پسپۆڕی ورد بە کرێکار بە ئەوەی کە ئیش دەکا ئەوەی کە شەهادەشی هەیە. لەو مەشروعانەی کە ئەندازیار پێویستە ئیشی تێدا بکە هەتاوەکو ئەندازیارێکی خۆمان دەبینی سەتی هی بیانی دەبینی لە سووری لە تورک لە ئێرانی و لە میسری و لە شارەکانی عێراقیش ئەوە هەر لێی گەڕێنی ئەوەندە زۆرە. کۆمپانیا زەبەلاحەکان لە هەرێمی کوردستان بە تایبەت کۆمپانیا نەوتیەکان لەگەڵ کۆمپانیای ئیتیساڵات ئەوانە ئەوەی کە بە تایبەت تر کۆمپانیای نەوتی ئەوەی کە ئیشی پێ دەکا دەستی کاری ناوخۆنیە دەستی کاری دەرەیە کە سەرچاوی دەهات لە هەرێمی کوردستان نەوتە دەکرا ئەوەی کە ئیش پێ بکرێت لە هەرێمی کوردستان دەستی کاری ناوخۆ بێ بۆی ئەو سەرچاوە داهاتەی هەمانە سەرچاوە مرۆیەکەی خۆمانی لێ سەرف بکەین و خەڵکی خۆمان فێر بێ. ستافێک دێنن کۆمپانیا نەوتیەکان ستافێک دێنە هەرێمی کوردستان ئەو ستافە خۆی دەبێ عەقدی شەژمانگی یاخود ساڵێکی لەگەڵ بکەن ئەو ستافە کە دێ خەڵکی خۆمان فێرکا لە ماوەی ئەو 6 مانگ بۆ ساڵە. بەڵام ئەوان زۆر زیاتر بۆ چەند ساڵ لێرە دەمێننەوە و کار دەکەن. خۆی لە قانونی عەمەل یاسای کار هاتووە کە هەر کرێکارێکی بیانی دێتە هەرێمی کوردستان یاخود عێراق ماوەی 2 ساڵ بووی هەیە کار بکە لێرە. بەڵام لە هەرێمی کوردستان ئەوەی بە ڤیزەی وەزارەتی ناوخۆ یان بە ڤیزەی وەزارەتی کار دێ 3 ساڵ بۆ 4 ساڵ لێرە کار دەکات. هەیە هەتاوەکو 10 ساڵیش دەمێنێتەوە لێرە. هەتاوەکو 10 ساڵ ساڵانە کارتی نیشینگەی بۆ نوێ دەکرێتەوە دەمێنێتەوە. سەرنجام جنسیەی عێراقی پێدەدرێ
سەرنجام جنسیە واتە ئەوە دەبێتە هاوڵاتیەکی عێراقی لێرە سابت دەبێت لەسەر ئیشەکەی خۆی خەڵکی خۆشمان بێکارە. بەداخەوە لە هەرێمی کوردستان هیچ یاسایەک نییە کە کۆمپانیا بیانیەکان پابند بکە بۆی کە زۆرترین هەلیکار بۆ کرێکاری خۆماڵی بڕەخسێن و بەکاریان بخات بۆەوەی زۆرترین هەلیکار بۆ دەرچوان و گەنجانی هەرێمی کوردستان بێت. لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستاکە 28,853 کۆمپانیا تۆمار کراوە بەڵام تا ئێستا گەنجان و لاوانمان بێکارن و ئەمەش چەندین هۆکاری هەیە. هەر بە پێ و ڕێژەیە بێت هەر کۆمپانیایەک هەلیکار بەلایەنی کەم بۆ 20 دەرچووی زانکۆ و پەیمانگا بڕەخسێنێت ئەوە پێمان دەڵێت کە نزیکەی 577,600 دەرچوو دەبن بە خاوەنکار لە پسپۆریەکانی خۆیان. ئەوەش ڕزگارمان دەکات لە بێکاری گەنجانمان و خنکانی زیاتری لاوەکانمان لە دەریایی جا. والله الرأس ساعات هاش عفتني وهاجرني حتى بيت أنا والله ئیشەک هەبیت ئەو ڕۆژێ پێیا دەکەن تەواو دەڕۆنەوە أنا والله ڕۆژێ هیچ نییە والله رجعي قسمته چیش دەکەی بە والله خۆ ممكن كاينك ممكن هەموو ئیشەک هم وشك ڕۆژانە چەندان بەدەست دەکەی والله رجعي ده رجعي دي رجعي باز ده رجعي بس قسمته لە پێش شەڕی داعش لەگەی ئێستاکە ئیش زەعیفتر بووە والله زور فرق كرديا زور فرق كرديا پێشتر ڕۆژانە بە چەندی دەچون ئێستا أنا أبى تلفز يبقى بنجا وما اختشوا ئەدی ئێستا أسنية ئەگەر هەبی أنا هاي بس يا وبس بيت وستيا وستيا ئەو کرێکارە زۆرەی کە لە بیانی هاتیێنە تەسیری لە ئیش أيوة تأثير كلكم تأثير حكا ئەومە چەند دەچێت بابا بيجي بشاشي بعرفتي باش بدرس أردان سؤال بعام بهردان بعام بهردان بعام بهردان كاكا أو أنا بعام بهردان براس اليوم تەسیر لە ئیشنگۆ کردی أيوة تأثير شيء بكون تأثير چەند ساڵە لێرە کرێکاری هو تقريبا نهاتو يك ولا ما تيسا نجانا ولا يبو لما نقول نجات ولا لەنەوە توێکەوە تو لەسەر زادەی کرێکاری أنا والله شكل كان كذا قەت وەکو ئێستا ئیش خراپ بووە أنا والله زار ويا إيش عندنا بو صبر بو أو صار صبر زر ساڵی کۆرۆنای بەگشتی کوو بوو والله صار يقول هنا زيت تقريبا سبعة قناعات بدري أنا والله سبعة قناعات بدري ئێستا ڕۆژانە ساعت چەند دێنە ئێرە والله صار عبتني كم كسر ليرة؟ والله جماعة بيحمل تقريبا صدف هالسنة فرا عبتي هالسنة فرا هالسنة فرا سبەی ناوردە وردە دەستنەیشێ لە أنا والله هاو يستقل بوني راس هلو أنت ما أخوي ساعت چەند لێر ڕادەوەستیەگە نەبوو متى ساعات بيت جێوارێ کاکە بەخۆی بزانە یەک کێشەی ئەو خەڵکی لەکوانەتەر بەنسبەت سیارەکان ئایسا ئەگەر قسە چکەم لەوانێ برێن بەرژەوەندی شخصی خۆتی بەڵام بەشتەکە بەرژەوەندی ئامە هیچ دەوڵەتێک هەتا ئێستا هێشتیتی سیارەکی کوردستان بەستە وڵاتی ئەشای بینی نەبۆشتیوە لۆ تورکیا ئێران بە کەیفی خۆیان دێن لە هەموو شارەکانی عراق بسۆڕێنەوە لۆ ئیمە نابی باشە لۆ ئەو سیارە حدودی باردانانێن باردا بنێن ئەو هەموو سیارە فەرمەوە ڕاوەستایلی کوانە باشە سیارە بینەوە هەولێتەوە زعکان هەموو سارێکرێ هەر لە ترافلایەتی هەتا شێستی ئەو هەموو سایە ڕاوەستان ببێ ئیشی ئەگەر سیارەکانی تورکیا ئەگەر ئێرانیە هەر دەوڵەتەشکە هەیە کاکە دە لە حدودی دانێ وەکو خەڵکەی لۆ ئەو سەرۆکی ئەو دەوڵەتی تورکیا یان ئێران ئەوەندە خزمەتی وڵاتی خۆی خەڵکی خۆی دەکاتن کاسمیان و دەبینتەوە لۆ لێ دەگەڕێتن مەسەن بە موافقە لەگەر هەرێمی کوردستانی کردیا ئەگەر سیارە من نێتە داخلی عراق ئەشاد نادەمێت با ئەویش برێم ئەشاد لێوە ناگرم ئەگەر لە حدودی دانێتن یان بێم بەخۆم لێ هەردەگرم ئەوە بەنسبەت سیارەکان بەنسبەت ئەمە لەو کرێکار ئێستا هەر لە زادەی کووران لاوانەیە ئەم دەرێم 1000 کرێکاری بیانی تێدایە ئەدیوانی خۆمان کاکە ئیشی هەن ئەندکە و نامەوێ بیان شێنمەوە ئەگەنا ئەو شتی ئەوان دەکەن ئەمە ناکەن بە شەرمان بەخۆی بەڕاستی هەندە شتێک کرێکاری بیانی دەکەن بە شەرمان بەخۆی دیکەین ئەم خۆم بەلۆریوە ناکەم کرێکاری مەخۆی بەلۆریوە ناکە کرێکاری مە لەسەر کاسبێکی ئەمباریەکی شەڕی ناکە ئەوە شەڕیش دەکەن هەر شتیوا سەی لێر دەبینین کابرا هاتی سیارە منی دەوێت دەرکاکە ئەو سیارە دە کرێکار خۆی بە سارەکەیەوە دەکە وەڵام شەرم بەخۆی شتیوا بکەم ئەو زەلێکوانەدا هەموو شتەکان بەراوش بیتەوە باشە دەڵێن کرێکاری خۆمان ئیش ناکە خەڵکی خۆمان ئیش ناکە زین و ئیش ناکە بڵان شتێ لە گۆڕێ ئەو سعرێک کە ئەوان دەیدەنە کرێکاری خۆمان
والله هەر پارە نییە ئەوانە کە پێ ئیشێ دەکەن لەوانە زۆر باشە ئێستا تومەن و دیناری ئێمات زۆر زۆری جیاوازە کاکە لە بۆم پارە گەلە زۆر دەکەم بەڵام لە بۆمە هیچ ناکە 10,000 لۆمە ناکە هیزێنی 10,000 باشە کرێکارێک بە 10,000 ڕۆژانەی لەکۆنە ژیان دەبەتە سەر زۆر زەحمەتە ئەوان دوای ئەوان هەر ئیشێک دووسەی ناکەن هەرچی برێن دەیکەن ئەگەر ئەوان نەبی لەوانەیە ئەگەر ڕۆژانێک بڕی زیادە کرێکاری مەش دەیکەن ئەم دەرێم ئایبش لە خۆماندا هەیە ها بەڕاستی ئەندە گشتی خۆمان هەیە کە کەسەکانی خۆمان هەیە مەغروری تێدا هەیە بەڵام هەمووش هەروە نییە بەڵام وڵی با ئەو شش با پێ برێم ئەوەی ئەو کرێکارانی بیانەکان دەیکەن هەندێک کرێکاری خۆمان هەیە وڵی شەرمیان بخۆی بیکەن باش بالەوەی بکرد مامەیەکی بە تەمەەوە پێ دەچێت لە مێژە ئیشی کرێکاری کردبێت کرێکاری یان ئێستا ئیشی بار بەگشتی ئیشوکار کرێکاری بیانی تەسیریان بەسەر بووە سەد تەسیری هەبوو یەکەم تست کابرا دێ لە بەگلادی دێ لە ئێرانی دێ لە تووشێدا هەموو تەسیری هەیە چۆن تەسیر کابرا عملە هەیە شخصی خۆمان دێ کاکە لەم دەرنانی ڕۆژە بە 10,000 کێخانی بدا مۆلی دێ بدا ئاوی ئاپارە ئاوی بدا پارە ڕیسی بدا ئەو دەرنانی مەسیفی عیلێش کابە کێسیبی دەرنانی هەستا چ بکە پڕدەداتی شکە ئیشکە چییە کوێ دزی و زەردەی ئەو دەکا بەنسبەت ئەو ئێستا ئێمە فەرموو زەری بەما لێت سەرێ دەستی هەجێشی دێ پارە بینەس سعات ئێمە دێنەوە لاوەی دفتە سعات 12 قەپات دەبی لۆ سێتەری حکومەتە تەستمانە هەیە کەس نایمار لەشکەیە پارەی سۆلمان لێستین پارەی قەپاری هەمووشمان لێدەستین دێوە تەسیری نیە شەکە زعیفە پارێوانە ژیانی دێتە سەر کەویستە دیبی کرێگران کابرا وی دێرنانی وایە سعات 12 ئەم سعات 12 دوو دقا لە سێتەرە میان ئیزن نەدا کە سعات 12 دقا تاقیبێ ئێبا بلو تاقیبوومە لۆی حکومەت تەست بێن کەس دەرەمان لەکێیە باشە ئەو ئەمەلانەی لێرە و کرێکارانەی بیانی هاتیینە سیریان بەڕای تۆ لە چ ڕوویەکەوە بووە تەسیری کەم تر قسات زعیف دەکا چکە ئەو پارەی تو دەبا لە دەوڵەتی خۆی لەکوان سەر ناکە ئەگە عملی خۆمان ئەو پارەی لە خۆی سەر دەکا ناباتە تووشیا و ئێران یەگەیش ئەوە تەسیر زۆرە تەسیر حکومەت حکومەت جێلێ نییە ئاگای لێ نیە دێ پارە لە خۆم بێ مەسوولەکان دێ لە خۆم بێ وایە لۆ کابراایشی ببێن ئی خۆمە پارەکەی دەخوا لە مەسوفی مامەنداری خۆی دەخوا نەک لۆ دوژمنی خۆی سەر بکە خەڵکی مەهاباتن بەێ لێرە تیشوکارتان چۆنەوە نییە وڵی زعیف بووە زایفە وڵی چەندان دەست دەکەوی لێرە تقریبان ڕۆژە وڵی دوڕژان نەمە ئیشتێک دوو ڕۆژە ئیشتان نەکرد بەعام ڕۆژەکانی تر چەندان دەست دەکەوێت 25 دەن لەو دەورانە لێرە خانەوادە و عیلەکە شتێناوەیان بەتاقنێ فندقی دوستە لە فندقی ئاوەڵ ئەوەش ئەتوش خەڵکی ماباتی برادرە پێکەوە هاتوون چەند ماوە لێرە دەبن دوای دەگەڕێنەوە مەهکی دۆستن مانگێکی بەێ شش ورقي اليوم من دردني مصرفي عائله من السراء ودري شش ورقي نعطيهم دمتو عمله هي هرزات عربه بغلاديش وانا هرزات الشركات بس ورقي بس ورقي بدو ورقي شركات كابريش نادا تمن يعني كوري من اسلام من زيك مدانا عطيه 50 زايد باش زيك بيسكي ذاك كيف بيشون بتايته كيف دوكرو دەناینەوە ینی سیری بکە یعنی توێ شەکەی کابرا هەموو شتەکانی شت تێدا و فقط لەبەر پارەکەی کات کرێکارێکی بیانی هەرزانتر منێمی شوفێریە سایقیە بابێ بمدا تێ ماجر بە پێ وەرەقی بە شوەرەقی شیلو دەکەم بەس نامدا تێ کابرا عملە هێلێ ماجر بە سێ وەرەقە عەمباریش پێ دەکاتن ناداتە یونی شەکەی بەگلادیشیە عەرەبە سووریا سوعانم ئیرانیە زۆرە ماشەڵڵا دەکرێت بڕێ هەتاوانە هەبی نادرێنە کەسی خۆمانی نادەنەمە برا محالە یشما بەدەستکەوێت تاوان هەبی لۆ ئێرانیشی لەوەی سێوەرەقە زۆر بیلۆی دەروی زۆرە ئارەوە لە بۆی گەلک باشە لە بۆ تو سێوەرەقە من ناکە پارێ ئەو کارە بەکەم کە سەرمانگەڵم دێتەوە پارێ مۆلدەیە ئاوە کارەبە مەسەفی کارتی مندارانە کارتی ئەتەرنێتیە و هەموو خزمەت گوزارەکە هەمی پارێ لێچێ بینە دۆم دەرناینی وڵا زۆربەی کرێکاری بیانی لە زۆربەی پرۆژەکان هەیە ینی ئەوە ئێمە دەیبینین چەند شوێنەکی دیار وەکو برین کۆمپانیا زیاتر باخیان داوە زۆر بە پەنجەی دەستان دەژمێردێن کرێکاری ناو خۆیان زیاتر ئەگەنا ئەوەی دیکە زۆربەی کرێکاری بیانی کارتێدا دەکە بە تایبەتی چێلگە نەوتیەکان
ئێمە کرێکاری بیانی کە ڕاستە کرێکار هە کرێکارە ئێمە داکوەکو سندیکای کرێکاران داکۆچی لە هەموو کرێکاران دەکەین بەڵام کرێکار مافی خۆی هەیە بە پێی یاسا هەتا کرێکاری بیانیش لێرە بە پێی یاسا دەستەبەری لە بۆ دەکرێت ینی مافی خۆی هەیە مافی ڕێک خرا بە پێی یاسا بەڵام ئایا کرێکاری بیانی لێرەکە دێکار دەکە لە ڕێی وەزارەتی کارەوە دێ یان لە ڕێی وەزارەتەکانی دیکەوە بە ناوی گەشت و گوزار دێ یان بە قاچاق دێ ئەو بەڕاستی ئێمەی سندیکای کرێکاران و کرێکارانیش نیگەران کردووە ینی پێویستە ئەوە ڕێگری لێ بکرێ شێوازێک لە شێوەی ڕێخستن لەخۆ بگرێ بۆ ئەوی کرێکاری ناوخۆی هەرێم کار بکەوە ئەو کرێکاری بیانیە کە دێ کرێکاری دەزڕەنجیم بی کرێکاری هوەری بی نەکرد کرێکارێک بێ کە ئێمە پێویستمان پێی نەبی ئەو بێ لێرە کار بکە کرێکاری بیانی ئەوەی کە ئێمە زانیممان بە ناوی گەشت و گوزار دێن و دەگوترێ بە ناوی ئەوەی کە لە ڕێی وەزارەتی ناوخۆ دێن بە ناوی گەشت و گوزار لێرە کار دەکەن یان دێن لە ناو بابرین دێنە ناو سنووری بابرین دەسەڵاتی حکوومەتی فیدرالی بەغدا و لە ڕێی بەغداوە لە ڕێی حکوومەتی ناوەندیەوە لەوێ ڕادێن داخل دەبن دوادێن هەرێم کوردستان بەشەشیان وە بەشەشیان ومە کرێکارانی وڵاتی تورکیا و کرێکارانی وڵاتی ئێرانیش ئەوانش بیانین کە لێرە کار دەکەن ئەوان دەتوانن بڵێن شێوەی قاچاق زیاتر لە ڕێی بەرفراوانی سنوورەکان دێنێرکوانە کار دەکەن. ئێمە وەکو وەزارەت چەندین جار داوای ئەومان کردووە لە هەموو لایەنەکانی کێ حکوومەتی هەرێمی کوردستان کە هەوڵ بدەین چۆن ئەڵێ مەجموعەی مەرجی زۆر قورسدانی بۆ کرێکاری بیانی بۆی بێتە هەرێمی کوردستانەوە بۆی فرسەی عمل زیاتر بۆ گەنج و لاوەکان و خەڵکی خۆمان بێ باشترە چەندین جار داوای ئەومان کردووە بەڵێ ئێستا ئەوەی کە جەنابتان باسیەکەن نیەتێکی وا هەیە کە بڕیارێکی وا دەربچێت لە 75 کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت لە قتاعی خاصە لە کەرتی تایبەتە کرێکارانی ینی خەڵکی خۆمان من بە دڵنیاییەوە ڕێژەیەکی زۆری بێکاری هەلەکات یعنی ژمارێکی زۆر لە گەنجانی خۆمان نەچنە سەرکار بەڵام ئێمە بیرمان نەچێ هەندێک یاسای کە هەیە لە هەرێمی کوردستان لە عێراقدا هەیە کە داوای ئەوە ئاکات بۆ نمونە ڕاستە و خۆ ئەوانە بۆ پرۆژەکانیان کرێکار لە دەروی وڵات بێنن باشە بەڵام بە دڵنیاییەوە ئەم بڕیارانەی کە دەرئەکرێت ئەتوانین بڵین بەشێکە لە ستراتیژ و لە پلانی دوورمەودای و وەزارەتی ئێمە و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی بێکاری ئەو کۆمپانیانی کە لای ئێمە ناویان تەزییر کردووە پیانەوەتری ئەو کۆمپانیانی کە کرێکاری بیانی ئەهێنن باشە بەکارخستنی کرێکاری بیانی ئێمە تعلیماتی تایبەتمان هەیە بۆ ئەو کۆمپانیانە و تعلیماتی تایبەت لە تعلیماتەکانمانە ئاماژە بۆ دراوە کە ڕێژەی ئەو کرێکارانەی ئەهێنن و ئەبێ عەقدیان بۆ بکرێت پێش ئەوەی کە فیزەی بۆ داواکە گرێبەستی لەگەڵ ئەو کرێکارچکە ئێمە بێ مافی ئەو کرێکارە بیانش بپارێزین بە شێوەیەکی مەشروع بێتە هەرێمی کوردستانەوە و ڕێژەکەشی دیاری کراوە ساڵانە بە تعلیمات دیاری ئەکرێ و هەر لە تعلیماتی بەکارخستنی کرێکاری بیانیمان هەیە ئێمە لەوانەدا هەمی دیاری کراوە. کاک دلبەر خۆشحاڵین کە لەگەڵمانی پێم لە لێرە چیش کارێک دەکەێتەوە ئمە ئیشی لێرە ئەشیە بارکردنی دابازنی لێرەکایمە دەنووسی بۆ کۆی لێندەرە ئمە مواسیفەیە ئاشیە دادەنێن چەند ساڵ دەبی لێرەی وەڵێ ئێمە تقریبان 10 ساڵ لێ ڕۆیشتی من 2011 لێرە داخلمە تقریبان 10 ساڵ ڕۆیشتە بوو 10 ساڵ هەر بەری 11 ساڵەواتە لێرەی بەری 10 ساڵ لێرەمە دەگەڕێەوە بەگلادیش وەڵا بگەرم زار بەزار بگەرم چەندی کنج گەڕایتەوە تقریبان 2 ساڵی زارشی بگەرم 3 ساڵی زارشم ئەو زار هاتی ما تقریبان ساڵشی دەبی ساڵە بەرینگ هەتا چەند ساڵی تێ ناچێەوە هەتا ساڵش کە دەسیم انشاءالله مەسرف گرانە لێرە هەتا دەگەنەوە بەگلادیش وەڵا بەرێ گران بوو پێشتر بەرە هەرزان بوو بەس ئێستا بلیدی تیارە بەرە گران بوو بەرێ پارەکەی لێرە بەدەستت دەکەوی لە وڵای مەسرفی عایلەی پێ دەکەی چ پێ دەکەی زیاتر وەڵا الحەمدولillah باشە باش پارەکە لێرە باشە انشاءالله باشە بەرێ بەخۆت خێزانداری بەرێ من خێزانداری لەوێ لە بۆ پارەی لۆ عایلێ و خزمی خۆت دەنێرەوە بەرێ ئەو پارە ئەتا سەرمانجی پارە وەردەگرم تاهۆیل دەکەم
لێن دەرەندەك سرف دەکەوەندەك چێت لەوێ هەمایەت و چێ بابی هەیە داکی هەیە کە زەن هەیە ئیشکردن لێرە بە گشتی خۆشە لەگەڵ ئەو کۆمپانیانە والله کۆمپانیا ماشەڵە الحەمدولیلا زۆر زۆر خۆشە برام وشی هات مرتام های من وشی هاتمە 2011 لێرە هەر ئەو شوریکەمە لێرە نەڕۆیشتی لێرە نەڕۆشتیمە الحەمدولیلا ئەوە ساحب شوریکە زۆر زۆر باشە الحەمدولیلا باش برادەرەکانت بە گشتی لێرە هیچ مشکلەتان هەیە نەک تەنها و شەریکە برادەرەکانی بەگلادیشکە لێرەنا والله الحەمدولیلا نا هیچ مشکلە نییە هیچ مشکلە نیە خۆی بەزیاد بێ الحەمدولیلا هیچ شوێشە نەبوو مرتاحن مرتاح خۆی لە سێ ئەگەر بەدەر نییە کە حکوومەت بۆچی ینی کرێکاری یاخود دەستی کاری بیانی دێنێ و نایەوێت دەستی کاری ناوخۆ کار بکە یەکەم لە ئێگەرەکان ئەوەیە زۆربەی پرۆژەکان کۆمپانیاکان هی خەڵکی بەدەسەڵاتە هی دوو حیزبی دەسەڵاتدارە نایەنەوێ خەڵک بزانێت کە ئەم پارەیان لەکوێ هێناوە چۆن لە مەشارعی خۆیان سەرفی دەکەن چۆن بۆ بەرژەوەندی خۆیان پارەی میلەت بەکاردێنن و ناشیانەوێ خەڵکی هەرێمی کوردستان فێری میهنەکە ببێ یەک لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە هۆکاری دووەم ئەوەیە لە وەزارەتی ناوخۆ لە زۆنی زەرد دوو کۆمپانیا لە زۆنی سەوز دوو کۆمپانیا کارتی نیشینگە بۆ کرێکارانی بیانی دەردەهێنن ئەو کارتە بڕی 175,000 هەر کرێکارێک لێ وەردەگیرێت جگە لە ڕسوماتی ئیقامە کە ئەو وڵاتانەی وەکو هاوشێوەی ئێران یاخود تورکیا ئەوانەی بێ ڤیزە دێن کرێکارەکان بێ ڤیزە دێن 300,000 جگە لە کارتی نیشینگە لیان وەردەگیرێ ئەوانەی بە ڤیزە دێن کرێکاری بەنگلادیشی میسری ئەو جۆرە کرێکارانە بڕی 1 ملیۆن دیناریان لێ وەردەگیرێ ئەمەش داهاتەکە بە تایبەتی کارتی نیشینگە و کاتب عەدل بۆ کۆمپانیای حیزبیە و ناگەڕێتەوە بۆ خەزێنەی حکوومەت خۆی ئەو هەفتە ساڵانە کە لە ساڵی 2021 ئەو ئامارەم وەرگرتووە 70,000 ئیقامە دراوە بەدەستی کاری بیانی لەو 70,000 هەر بەس کارتی نیشینگەکە 175,000 جارانی 70,000کەی ڕێژەکی یەکجار زۆرە و 300,000 بۆ 1 ملیۆن جارانی 70,000کەی ڕێژەکی زۆرە کە مەش زیاتر بۆ کۆمپانیا حیزبی دەڕوا و حکوومەت لێی سوودمەند نییە خۆی من لە مانگی دەی 2019ەوە لە کاردام و بەردەوام کارم لەسەر ئەوە کردووە کە ڕێگە چارەکمان هەبێ بۆ ئەوەی کە دەستی کاری ناوخۆ زیاد بکرێ و دەرچووی دانەمەزرا و هەلی کاریان بۆ بڕەخسێ کە حکوومەت دەڵێ من ناتوانم هیچ تر حکوومەت ناتوانێت هیچی تر دەرچووی دانەمەزرا و دامەزرێنێ بەڵام خۆ دەبێ بیر لە ڕێگە چارەیەک بکاتەوە من بە زۆر طریقەی جیاجیا ینی بۆی ڕۆیشتم زۆر ڕێگام بەکارهێناوە لە ڕێگای وۆڕکشۆپ و سیمینار و هەروەها لە ڕێگای نووسینی راپۆر لە لیژنەی ڕۆشنبیری کۆمەڵگەی مەدەنی دوجار گەشتمە ئەوەی کە بە پێشنیازە یاسا لە پەرلەمان دەبێت دەرچێ و یاسای بۆ دەرچێ بۆی حکوومەت نەڵێ ناتوانم جێبەجێ بکەم لۆبی زۆرم بۆ کرد بۆ واژووی 43 پەرلەمانتار پێشنیازە بڕیارێکم ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد لە مانگی 5 ساڵی 2021 بە پێی پێڕە و ناردیان بۆ دەستەوە بەرهێنان دەستەوە بەرهێنان بڕیاری پێدەرکرد کە دەبێت ڕێژەی 175 پرۆژەکانی و بەرهێنان دەستی کاری ناوخۆ بەکار بهێنن و ئەو پێشنیازە بڕیارە چۆتە ئەنجومەنی وەزیران لێوێش خراب و بەرنامەی کاری ئەنجومەنی وەزیران ئەوانیش بڕیاریان پێدەرکرد کە دەبێت 175 کرێکاری خۆماڵی یاخود دەستی کاری خۆماڵی لە کۆمپانیەکان کار بکەن کە کۆمپانیەکان ڕێژەیان سەروی 35,000 کۆمپانیایە سەروی 6,000 کۆمپانیا کۆمپانیای بیانیە ئەوەی تر کۆمپانیای ناوخۆیە بەڵام دوای ئەو بڕیارە کە دەرچوو من بە دواداچوونم کردووە ئێستاش کۆمپانیاکان کۆمپانیا زەبەلاحەکان سەرقاڵی ئەوەن ئەو پرۆژە نوێیانەی کە هەیەە عقد لەگەڵ ستافی هیندی دەکەن لەگەڵ ستافی سووری ستافی تورکی بە کامل ینی ستافەوە 90 ستافی هیندی و سووری و تورک بەکاردێنن بۆ مەشارعەکانیان بە بیانووی ئەوەی کەوان زیاتر دەتوانن ئیش بکەن کرێخاری خۆماڵی ناتوانێت ئیش بکە من پێم سەیرە ئێمە کرێکارمان هەیە ڕۆژانە بە 25,000 کار دەکات بەڵام کرێکاری تورک 45 دلاری ڕۆژانە پێدەدەن ئێمە کرێکارمان هەیە بە 300,000 مانگانە کار دەکات یاخود بە 400,000 لە جەیەک کار دەکات بەڵام تورک و سووری 11 وەرەقە بۆ 12 وەرەقەی پێدەدەن
خۆی بۆتە بڕیار لە ئەنجومەنی وەزیران لە دەستەیەوە بەرهێنانیش بۆتە بڕیار بە دووادات چوون دەکەم بە بەردەوامی چاودێری دەکەم هی کۆمپانیەکان ئەو کۆمپانیانەی کە پابند نینە بە ڕێکاری پەرلەمانی و لە ڕێی داواکاری گشتیش بەڕاستی سکاڵیان لەسەر تۆمار دەکەین چکە ناکرێت کۆمپانیا دەسەڵاتی زیاتر بێ لە حکوومەت بەجێبەجێبوونی ئەو بڕیارە هەر لە ساڵی 2014 هەتاوەکو 2022 هیچ دەرچوویەکی دانەمەزرا و نامێنێ لە هەرێمی کوردستان هەلیکاری بۆ نەڕخسێ